بینەرانی کورسار نیوسڵاتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵا بورێکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. بە گوێرەی داتاکانی ماڵپەڕی شەفافیەت داهاتی نانەوتیم هەفتەی سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 16 ملیارد دینار بووە و بەراورد بە هەفتەی ڕابردوو 10 ملیارد دینار زیادی کردووە. مەزهەر محەممەد ساڵح دەڵێت بەهۆی دابەزینی هەناردەی نەوت و داخستنی گەروی هورمزەوە عراق مانگانە ڕوبەڕووی کورتێنانێکی دارایی دەبێتەوە بە بڕی 9 ملیار و 500 میلیۆن دۆلار. بەهۆی داخرانی گەروی هورمزەوە هاتوچەی کەشتیەکان لە نۆکەندی پەنەماوە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە ڕۆژانە 38 کەشتی پێدا دەڕوات کە نزیکە لە لوتکەی توانای نۆکەندەکە. بەریتانیا گرێبەستێکی بازرگانی لەگەڵ 6 وڵاتی ئەندام لە ئەنجومەنی هاریکاری کەنداو ئیمزا کردووە. ئەوە یەکەم جارەکە وڵاتێکی G7 گرێبەستی بازرگانی لەگەڵ وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەنداو بکات. دووبارە سڵاوتان لێبێ. ناوەندی ژینگە و ئاوەدانکردنەوەی کوردستان هەڵمەتێکی فراوانی بۆ پاکردنەوەی سەیرانگەی کونەماسی لە شارباژێر ئەنجامداوە. ئامانجیە و هەڵمەتە کۆکردنەوەی ئەو پاشماوانە بوو کە لەلایەن گەشتیارانەوە جێهێڵدراون. ئەندامانی ئەو ڕێکخراوە ژینگەیە داوا لە هاوڵاتیانەکەن و داوا لە گەشتیارانەکەن کە پابەندی ڕێنماییە ژینگەیەکان بن و پاک و خاوێنی ئەو ناوچانە بپارێزن کە سەردانی ئەەکەن. ئەم دیمەنانەی دەیبینن هەڵمەتێکی مەیدانیە بۆ کۆکردنەوەی پاشماوە و خاشاک لە ناو سروشتی شارباژێر لە سەیرانگای کونەماسی. لێرە ئەندامانی ناوەندی ژینگە و ئاوادانکردنەوەی کوردستان سەرقاڵی کۆکردنەوەی ئەو عەلاگە و پاشماوە پلاستیکی و زیان بەخشانن کە لەلایەن بەشێک لە سەیرانکاران و گەشتیارانەوە دوای گەشتەکانیان لەم ناوچە سەرنجڕاکێشەدا جێهێڵراون. ئێمە وەکو ناوەندی ژینگە ئاوادانکردنەوەی کوردستان کە سەرپەرشتێکرێت لەلایەن بەڕێز کاک دکتۆر تاڕەسوول و هەوڵماندا ئەمڕۆ بە بەشداری سەرجەم ئەندامانی خۆبەخشی ناوەندەکەمان ئەم سەیرانگا خۆشەویستە هەڵبژێرین. ئامانجمان ئەوەیە کە ئەو ناوچەی کە بە شێوازێکی ژاکا و هەندێک کەس بە نابەرپرسارانە خۆڵ و خاشاکیان تیا فڕیا و ئەم بتوانین حملەیەکی مەیدانی مەبەستمان لە حملەکەش تەنیا ئەوە نەبێت کە بە مەیدانی لە نزیکەوە ئەو خۆڵانە کۆکردن بەڵکو بیگەینەوە شوێنانی کە نزیکن لە جادەکان. ئێوە وەکو ناوەندی ژینگە ئاوادانکردنەوەی کوردستان هەستاین بە هەڵمەتی پاکڕاگررتنی سەیرانگای کونەماسی بەشێک لە سەیرانگاکانمان پاک کردوتەوە و هەفتەکانی پێشوش سەردانی چەندین سەیرانگای ترمان کردووە بۆ پاکڕاگررتنی ژینگەکەمان. سەرڕایەوەی ئەم کەمپینە بۆ پاکڕاگررتنی ژینگەی ناوچەکە ڕێکخراوە، بەڵام خاوەنی کەپرە گەشتیاریەکانیش لە بەشێک لە گەشتیاران نیگەران و ئاماژە بۆ دەکەن سەرڕای دابینکردنی شوێنی تایبەت بە خاشاک هێشتا ڕێژێکی زۆری سەردانیکەران لە دوای خۆیان شوێنەکە بە پیسی جێدەیاڵن. وەکو خاوەنی ئەم شوێنە یعنی هەموو پێداویستیەکمان ئامادە کردووە و دابین کردووە کە خەڵک بتوانێت پاژماوەکەی تێبکات جێ نەهێڵێت. بەڵام بە داوای یعنی مع ئەسەف سێرەگەی هەنێک کەس هەیە یعنی سەربارەی ئەم هەموو خزمەت گوزاری و پێویستیش کە بۆمان دابین کردووە یعنی واژار پاشماوە جێ هێڵن بە پاکی جێ نەهێڵن بۆمان. پاراستنی ئەم سروشتە جوانە تەنها ئەرکی ڕێکخراوەکان نییە، بەڵکو پەیوەستە بە فەرهەنگی گەشتکردنی هەر تاکێکەوە تا ئەو کاتەی فرێدانی خاشاک ببێتە هۆی شێواندنی ناوچە گەشتیاریەکان. هەڵمەتە ژینگەیەکانیش پێویست دەبن بۆ ڕێگریکردن لەو دیاردەیە. پاراستن و پاکڕاگررتنی ئەم شوێنانە ئەرکی سەرشانی هەموو کەسێکە کە سەردانی ئەم سەیرانگایانە دەکات، چونکە دەکرێت من یان تۆ بە فرێدانی عەلاگەیان دەبێت ئاو هۆکار بین بۆ شێواندنی ئەم ژینگە دڵگیرە. بۆیە گرنگە هەمومان پێکەوە پابەندی ڕێنمایە ژینگەیەکان بین و کاتێک سەردانی ئەم شوێنانە دەکەین وەک خۆیان بیپارێزین. ڕێبازی وە کورسات نیوز، سەیرانگای کونەماسی، شارباژێر. بابەتی ژینگە بابەتێکی یەکجار گرنگە جا بە تایبەتی بۆ ئابووری هەموو وڵاتێک. ئێستا وڵاتانی پێشکەوتوو گەیشتونە ئەو ئەنجامەکە ئەبێ ئەگەر ئەیانەوێ لایەنی گەشتیاری وڵاتەکەیان پەرە پێبن حتمەن بێگومان مشهور لە بابەتی ژینگەی و پاک و خاوێن ڕاگررتنی ژینگەکە و پەرەپێدانی ژینگە مشهوری لێ بخۆن لەبەرەوەی کە
ئەگەر بێت و هەرچەندە ژمارە گەشتیاران بۆ شوێنە زۆر بێ هەرچەندە داهاتی زۆر بۆ ئەو شوێنە بەدەست بخات بەڵام ئەگەر بێت و زیان بە ژینگەی ئەو شوێنە بگێنن ناتوانن وەکو داهاتێکی جێگیر و هەمیشەی لێ بڕوانن و زەرەری زیاترە لە قازانجی. ئەمانەیە زیاتر وەکو ئابووری کورساد نیوز گرنگی بە هەموو ئەو بابەتانە ئەو لایەنانە بین کە باسی ژینگەیە لەبەر ئەوەی کە ژینگە وەکوتم کۆڵەکەیەکی گرنگی ئابووریە لە هەموو وڵاتێک. ئەم ڕۆژ میوانمان لەگەڵە بۆم بابەتە شکۆفە محەممەد ئەندامی دەستەی باڵای کۆمەڵی کوردستانێکی سەوز لە کەرکووکەوە لەگەڵمان ئامادەیە. شکۆفە خان سڵاوت لێبێ سەرەتا با گفتوگۆکەمان بەمە دەست پێ بکەین. کار و بەرپرسیارەتیەکانی کۆمەڵی کوردستانێکی سەوز چین؟ چالاکیەکانتان چین و پانتایی چالاکیەکانتان هەتاوەکو کوێگرێتەوە؟ بەڵێ سڵاو زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز لە پاش ئەوەی کە کوردستان ڕزگاری بوو لە ساڵی 1994ەوە بە فەرمی ئێمە ڕێکخراوین و لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێمە ناوەند و نوێنەرایەتیمان هەیە. بارگای سەرێکیمان لە پارێزگای سلێمانیە لە سەرچنارە، لە کەرکووک و ئیتر لە هەموو شوێنەکان. کەرکووک ڕەنگە لە پارێزگاکانی زمنی هەرێم نەبێ بەڵام لە کەرکووکیش لەبەروی بایەخی کەرکووک و گرنگی کەرکووک بۆ هەرێمی کوردستان لە کەرکووک ئێمە ناوەندمان هەیە، ناوەندی کەرکووکمان هەیە. واتە لەسەر پارێزگاکان ناوەندە، لەسەر شارۆچکە بچووکەکانیش نوێنەرایەتیە، لەسەر قەزا و ناحیەکان نوێنەرایەتیمان هەیە. کار و چالاکی ئێمە دیارە ئێمە کار و چالاکیەکانی ئێمە زۆر سپاس. کار و چالاکیەکانی ئێمە لە سەرەتای دروستبوونی کۆمەڵەکەمانەوە دیارە یەکەم ڕێکخراو بووینە لەسەر تاسەی هەموو عێراق کە هیچ ڕێکخراوێکی عەرەبیش ئەو کاتە بوونی نەبووە، تەنها کۆمەڵی کوردستانێکی سەوز تەنها ڕێکخراو بووە داکۆچی کاری سەرسەختی کایەکانی ژینگە بووە. هەتا ئەمڕۆژی پێوە بێ ئێمە هەر بەردەوام بووینە لە کۆنفرانسە نێودەوڵەتی و کۆنفرانسە نێوخۆییەکان و هەموو ئەو بابەتانی کە وابەستن بە ژینگەوە ئێمە کۆمەڵی کوردستانی سەوزبوونی هەبووە و بەشدار بووە. کۆنفرانسی خۆمانمان 4 ساڵ جارێک کۆنفرانسمان بەستووە و ئەندامەکانمان بەپێی ئەو کۆنفرانسانە خەڵکی تازە هاتۆتە پێشەوە، خەڵکی پسپۆر کاری کردووە لەناو ئەم ڕێکخراوە. هەڵمەتی زۆری نەمام ڕواندنمان هەیە لە وەرزەکانی دوو وەرز کە ساڵانە ئێمە ئەیکەین. وەرزێک لە بەهارەیە لە سەرەتای ساڵی کوردی کە دەست پێ ئەکا هەتا کۆتایی وەرزی بەهار ئێمە ئەو هەڵمەتە ڕائەگەێنین. هەڵمەتی دووەممانیش لە وەرزی پاییزەیە. لە بەدەر لە هەردوو هەڵمەتەکە لە پاک و خاوێنی ڕاگررتنی ناو شار چەندین هەڵمەتمان ئێمە لە هەموو ئەو شوێنانەی کە ناوەند و نوێنەرایەتیمانەیە بەم کارانە هەڵساوین. بەدەر لەوانە چەندین چالاکی تری جۆرا و جۆرمان هەیە لە وەرزی هاوینە کە ئەو وەرزە وەرزی نەمام ڕواندن نیە یان لە وەرزی زستانە بەشداری لە کۆنفرانس و لە سیمینار و خولی هوشیاری بۆ خۆمان بۆ کادرەکانی خۆمان تەنانەت لەگەڵ ڕێکخراوی تریشا بەشدار ئەبین. نوێنەرایەتی کۆمەڵی کوردستانی سەوزەکەین ئێمە وەکو کەرکووک لە حکوومەتی خۆجێیی لەسەر ئاسی حکوومەتی فدرال چەندین جار من وەکو نوێنەرایەتی کەرکووک بەشدار بوومە وەکو بەناوی کۆمەڵی کوردستانی سەوزەوە بۆ گۆڕانکاری لە هەندێک یاسای ژینگەیی پێداگریکردن لەسەر هەندێک دەستێژی بۆ سەر کایەکانی ژینگە لە ناو پارێزگای کەرکووک لە ناو پارێزگاکانی تر. ئەمە هەموو ئەمانە کار و چالاکی و ڕۆڵی کۆمەڵی کوردستانی سەوز بووە و دەرکردنی چەندین نامیلکە لەم بوارە و بروشور و ئیتر لە بۆنەکانایە بەم کارانە هەڵساوینێ. باشە شکۆفە خان، ئەوەی کە باستان کرد لە وەڵامەکەی جەنابتانە بابەتێکی زۆر زۆر گرنگ بابەتی یاسای ژینگەی بوو لە هەرێمی کوردستان. ئەزانین کە هەندێک یاسا هەیە هەر لەم دواییانەشا یاسایەک دەرچۆ کەسانەکە زەبڵ لە سیارەکانیانەوە فڕێبە نەمانە سزای دارایی ئەدرێن. بە بڕوای جەنابتان ئەو یاسایانە کە لە هەرێمی کوردستان هەن ئایا بەسن بۆ ئەو بارودۆخە کە ئێستا هەرێمی کوردستانی تایە و پێ دوایە ئەتوانێت هاوڵاتیان بگێڕێتەوە لەوەی کە سەرپێکی ژینگەی بکەنیان لە زیان بە ژینگە بگەێنن؟ ئێمە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین. ئەوان چەند قۆناغێک پێشی حکوومەتی فدرالن. دیارە ئێمە وەکو کەرکووک چونکە لەسەر حکوومەتی فدرالین جیاوازی لە یاسا ژینگەیەکانمان هەیە. ئەگەر بەراورد لە نێوانیانە بکەین یاسای حکوومەتی هەرێمی کوردستان زووتر دەستی پێکرد بە سزادان و ئێمە ئەگەر بەراوردێک لەگەڵ وڵاتانی ئەوروپا و هەموو وڵاتەکانی تر بکەین کە پێشکەوت و خوازن
بۆ لە لای ئەوانە ژینگەکە پاکترە، بۆ لە لای ئەوان بایەخ زیاتر بە ژینگە ئەدرێت، چونکە یاسا بەرقەرارە، کە یاسا بەرقەرار بوو کە هەر تاکێکی ئەو کۆمەلگایە تەنانەت دەگە خەڵکی ئەو شوێنەش نەبێ، بەڵام کە ئەچێتە ئەوێ وەکو هاوڵاتی بوون مافی هاوڵاتی بوونی ئەبێت لەسەر یاساکانی ئەوان پەیڕەوی هەموو شتەکانەکە بۆ ژیانی خۆی. بۆیە سەیرێکی لەوەیە کە سزادان هەیە هەموو خەڵکێک ئەچێتە سەر ئەوە. بەدەر لەوە پەروەردەکردن زۆر زۆر گرنگە، ئێمە دوورین لە هوشیاری پەروەردەییەوە لەناو هەموو قۆناغەکانی سیستەمی خوێندن لە باخچەی ساوایانەوە تا گەینە ئاسی زانکۆ زۆر بایەخمان بەو بوارە نەداوە، بۆیە بە تەنها سزادانەکە ڕەنگە نەتوانین ئێمە چارەسەری کێشە ژینگەیەکان و دەستێژی بۆ سەر هەموو کایەکانی ژینگە بکەین. بەڵام بە خۆشبەختانە وەکو وتم لە حکوومەتی هەرێمی کوردستانە باشترە تا ڕادەیەک ئەو سزادانە چۆتە ڕێچکەی خۆی گرتووە و سوودیشی لێبینراوە. شکۆفەخان بابەتێکی یەکجار جوانە دووڕژان جەنابەت باسی ڕۆشنبیری تاکت کرد بۆ بابەتی ژینگەی. ئەزانین هەرچەندە سزاکان هەبن و سزاکان قورس و زۆر بن، هەتاکو بابەتی پاراستنی ژینگە نەبێ بە کولتور بەڕاستی ناتوانین بڵین کە هاوڵاتیان ژینگە بە تەواوەتی لە زیانەکانە پارێزن. ڕەخنەت لە سیستمی پەروەردە کرد. شکۆفەخان بە باوەڕی جەنابتان سیستمی پەروەردە و هەروەها میدیا کە ئەم دوانە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە پەروەردەی تاکە چی بکەن بۆ ئەوەی کە پاراستنی ژینگە ببێت بە کولتور لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان، فڕێدانی زەبڵ لای هاوڵاتیانی ئێمە ئیتر ببێ بە عیبە کە لە هەموو جیهان بگرە لە وڵاتانی دراوسەژە و بابەتە ئێستا بووە بە عیبە. زۆر ڕاستە، دەست خۆش بێ. دیارە بۆ لەسەر تەوەری یەکەم کە پەروەردەکەیە ئێمە چ لە هەرێمی کوردستان چ لە حکوومەتی فدرال هەموو پارێزگاکانی حکوومەتی عێراقی ئێستا سیستەمێک پەروەردە ئێمە پیاداکەین لە ناو قوتابخانەکان زۆر ماوە بەسەر چووە، زۆر دوورە لەگەڵ گۆڕانی بارودۆخی ئێستا لە ڕووی ئابووری، کللتوری، کۆمەڵایەتی، فەرهەنگی، ڕۆشنبیری لە هەموویەوە دوورە. یعنی ئێمە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ لە بری ئەوەی بەرەو پێش بڕۆین قۆناغێک بەرەو دوا ئەگەڕینەوە. ئێستا وڵاتانی تر هەموو بە پراکتیکی ئەو فێرخوازە ئەو خوێندکارە لە ناو قوتابخانەکان خۆشەویستی ژینگە، خۆشەویستی هەموو بابەتەکانی تر، خۆشەویستی خاک، نیشتیمان لەلایەنە دروستە بێ بە پراکتیکی. بەڵام ئێمە ئێستا پەروەردەیە کە خوێنین دوورە لەم بابەتانەوە، تەنانەت کە ئێستا گۆڕانی کەشوهەوا بۆتە بابەتێکی هەستیار و گرنگ نەچۆتە ناو سیستەمی خوێندنەوە بۆ ئەوەی تاچی کۆمەلگای لێ هوشیار بکەینەوە. کەواتە بۆ ئەوەی ئەم بابەتە کارا بکەین ئێمە پێویستمانە بەوەی کۆمەڵێک نوێنەرمان هەیە لە پەرلەمانی حکوومەتی فدرال لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی ئەوانە فشار بخەنە سەر ئەم حکوومەتانەی هەردوو حکوومەتەکە کە گۆڕانێکی ئەوتۆ بنەڕەتی لە سیستەمی پەروەردە بکەن بۆ ئەوەی بابەتە ژینگەییەکان بچێتە ناو هەموو بابەتەکانەوە لە سەرجەم قۆناغەکانی خوێندن. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە لە ڕۆڵی میدیا زۆر زۆر لە ئێستاە گرنگە کە کۆمەلگا هوشیار بکەینەوە. جارێکی تر ئەمە وابەستاکەمەوە بەو سزادانەی بەڕێستان باستان لێوە کرد. بۆ نمونە ئێستا لە نەرویج لە دانیمارک ئەم وڵاتانە خاوەنی باشترین ئاوی سازگارن، بەڵام سەیرەکەی ئاو لەوێ زۆر گرانە. بۆ واکە بۆ ئەوەی بایەخ بە ئاوەکە بدرێ هاوڵاتی فێر بکات کە ئەمە ئەم سامانێکی زۆر زۆر بە بەهایە و گرنگە، ڕەنگە ڕۆژێک کە نەمینێ ئەو کاتە چی بکەین. بۆیە سەیرەکەی پارەی کارەبا پارەی ئاو لە لای ئەوان گرنگە، یاخود هێنێکی نرخێکی زۆریان بۆی داناوە. پێویستە کاتی ئێمەش لە لای خۆمان سیاسەتێکی وەکو ئەمە هاوشێوەی ئەوان پەیڕە و پیادە بکەین بۆ ئەوەی تاچی کۆمەلگاکەمانی لێ هوشیار بکەینەوە فێر بێت. خۆشەویستی ژینگە بابە هاوڵاتی بوون لە وڵاتانی کە ئەوروپا خەڵکێکی وڵاتی ئێمەچێتە ئەوێ بۆ پابندە بێ بە ئەو یاسایانەوە. ئەی بۆ من کە وڵاتی خۆمە خۆشەویستیم نییە بۆ وڵاتەکەم، وازانم هەموو ئەرکێک لەسەر حکوومەتە، وازانم هەموو ئەرکێک لەسەر بەڕێوەبەرایەتیەکانی شارەوانیە، من لە سیارەکەمەوە زبڵ و خاشاک فرێدەم دەیدەی شارەوانی ئەبێ پاچی بکاتەوە. یخۆ ئەو کەسەی لە شارەوانی کارەکە هەموو کەسوکاری ئێمن ئەم وڵاتە بەڕێوا بن. ئەی تۆ نابێ بەزەیید بڵوا نابێت، ئەی نابێ بڵێ ئاخە دوجوار ئەوە کەسەکانی ئێمن هەر پاچی ئەکەنەوە، ئەی بۆ من بەشێک نەبم لە پاکردنەوەی شارەکەی خۆ. شکۆفەخان ئەوە وەرزی هاوینە، ئەزانین گەشت و سەیرانی هاوڵاتیان دەستی پێکردو ئیتر پوش و پەڵاشیش وشک ئەبێ هەر زۆر زۆر ینی هینی ئەوەی تیا دروستە بێ زوو بسووتێت و ئەزانین کە ساڵی ڕابردوش لە پارێزگای هەڵەبجە چەند جار ڕوویدا دارستانەکانمان بە تەواوەتی سووتان و لە ناوچوون. چ ڕێنمای یەکتان هەیە بۆ هاوڵاتیان کاتی گەشت و سەیران
خۆ بپارێزن لەوەی کە ببنە هۆکاری ئاگرگرتن لە دارستانەکان و سووتانی پوش و پەلاشەکان و پەرستەندنی ئاگرەکە. دەست خۆش بێمە بابەتێکی زۆر زۆر جوان و بەجێیە. ئێمە وەکو کۆمەڵی کوردستانی سەوزوە هەر چەند ڕێکخراوی تر لە ئاستی هەرێمی کوردستان و لە پارێزگای کەرکووکیشا هەیە ڕێنماییەکانمان ئەبێ لە ئێستاوە دەست پێ بکە هەڵمەتی نەمام ڕواندن نەما ئێستا کاری ئێمە دەست پێکات بۆ ئەم وەرزە کە بە کاتی سەیرانگاکانە ئێمە کە خەڵکی ئەم ڕێکخراوانەی یان لەم ڕێکخراوانە ئەندامین و کارەکەین بوونمان هەبێ لە شوێنی سەیرانەکان وەکو پێویست ینی ڕەنگە ناتوانین کارێکی قورس بێ هەر نەبێ بروشور بڵاو بکەینەوە ڕێنمایی خەڵک بکەین ئێمە لە ماوەی مانجێک بەر لە ئێستاە خۆمان کۆمەڵەکەی ئێمە و ڕێکخراوێکی تر و کۆمەڵێک گەنجی خۆبەخش لە سنووری چیمەنە هەڵساوین بە دابەشکردنی کیسی خاشاک و بروشورەکانیشمان دابش کردووە لە ناویە کۆمەڵی خاڵمان نووسیوە کە ئەم بابەتەی بەڕێستان باستان کردووە ئاگاداریان بکەینەوە چەند بایەخ بەم بابەتە بدەن و ئاگداری ئەوەش بنەوە کە تۆ لێرەیە بۆ چەند چرکە ساتێکی خۆشگوزەرانی خۆ هاتوویتێتە ئێرە بڵێسەی ئاگرێک ئەەکەیتەوە ئاگدار بە دوازار بەجێی نێڵی بە جوانی بیکوژێنەرەوە چونکە یەک بڵێسە یەک پشکۆی ئاگرێک لەگەڵ باوەشەنێکایە ئەچێتە ناو پاوەنەکان و ئەچێتە ناو ئەو دارستانانی کە ئێمە زۆر زۆر لە پارێزگای کەرکووک کەم هەمانە بەڵام لە کوردستان خۆشبەختانە دارستانی چڕمان زۆرە با نەبێتە مای نەهامەتی و ئەو دارستانانە هەمووی بسووتێ ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئەبێ ئاگداریشیان بکەینەوە ئێمە هەندێک ئێستا ئاژەڵی کێوی هەر لەو شوێنانە مەترسیەکانی ئاژەڵی کێوی یاخود ئەو ئاگرە چەند ئەبێتە تێکدانی سروشتی ئاژەڵەکان ئێمە پێویستمان بۆ هاوسەنگی ژینگە ئەو ئاژەڵانەش ماڵی ئەوانەی ماچین دوجار ماڵەکەی وانی شتێکە دەین بۆیە ئەبێ ئەمە خاڵێکی گرنگی ترە ئەبێ ئێمە خەڵکی ئاگدارکەینەوە خاڵی سێمیش ئەوەیە ئێمە لە ڕۆخی ڕووبارەکانەیە هەندێک جار ئەو خەڵکاچێتە ڕۆخی ڕووبارەکان پاشماوەی خواردنەکەی فڕێداتە ناو ڕووبارەکانەوە ئاخر زۆر جار ئەو ڕووبارانە بێتە سەرچاوی ئاوی خواردنی ماڵەکان مەتۆڕەکان نەچێتە ماڵەکان ناکرێت ئێمە هەموو جۆرە خواردنێ فڕێدینە ناو ئاو یان ئەبێتە مایی نەخۆشی بۆ ئەو ماسیانە و ئەو جۆرە بوونەوەرانی کە لە ناو ئاوەکەیە دەژین زەرێریان پێگەێنێ لەلایەکی ترەوە ئێمە ڕێنمایی ئەوەش ئەەکەین هەم وابەستەیەکەینەوە بە بابەتی ژینگەوە بۆ تۆ ئەچی بۆ ئەوەی خۆشەویستی ژینگە و لەوەیە مەلەکردن هەندێک جار ئەبێتە مای نەهامەتی بۆ خانەوادەکان ئاوەکە ساردە تۆ ناتوانانی مەلەی تیا بکەیت تا چەندیش مەلەوانزانبی ئەوەش یەکێکە لەو خاڵانەی کە ئێمە گرتومانە ئەسۆی خۆمان بۆ ئەوەی خەڵکی لێ وشار بکەینەوە مەلەکردن قەدەغە بێ لەو شوێنانەی گێژەنی تایە ئاوەکە ڕووبارەکان زۆر زۆر تەوژمەکانیان بەهێزە. سپاس شکۆفەخان کۆمەڵەیەکی جوانتان بنیاد ناوە بە ناوێکی جوانتر بە خزمەتێکی جوانتر من لە لای خۆمەوە ماندوو نەبوونیتانەکەم هیچی لە پێشمەرگاتی کەمترنەوەی ئێوەیەکەن زۆر زۆر سپاس شکۆفە محەممەد ئەندامی دەستەی باڵای کۆمەڵی کوردستانێکی سەوز لا کەرکووکۆ لەگەڵمان بوو دەستخۆش. داهاتی نانەوتیم هەفتەی سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 16 ملیار دینار بووە بەراورد بە هەفتەی ڕابردوو 10 ملیار دینار زیادی کردووە ماڵپەڕی شەفافیت کە چاودێری داهاتی نانەوتی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی سربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیانەکات بڵاوی کردوێتەوە کە داهاتی نانەوتەی ئەم هەفتەی سلێمانی لە 16 پێنج هەتاوەکو ئەمڕۆ 16 ملیار و 561 ملیۆن و 345 هزار و 340 دینار بووە کە سەدا 90 بە نەختینە بوو و سەدا 10 بە چەک بووە. ئاماژەشی بۆ کردووە کە داهاتەکە بەراورد بە هەفتەی ڕابردوو زیاتر لە 10 ملیار دینار زیادی کردووە کە لەو هەفتەیە تەنها 6 ملیار و 404 ملیۆن دینار بووە. دوا بەدوای داخرانی گەڕی هورمز هەندێک لێکەوتەی هەبوو لێرە لە هەرێمی کوردستانیش هەندێک کاڵا و شمەکی لێ گرانکردین یەکێک لەو کاڵانە کە گران بووە ڕۆنی ئۆتۆمبیلە نرخەکەی لە هەرێمی کوردستان بەرز بوو تۆ بەهۆیەوەی کە بازرگانی بۆ شێوەیە کە پێشتر هەبوو لە گەڕی هورمز ئێستا ناکرێت و زنجیرەی دابینکردنی زۆر کاڵا زۆر بەرهەم ئاستەنگی بۆ دروست بووە ئەمێ لەم بارەیەوە زیاتر قسە بکەین دەربارەی ئەو نرخەکە لە هەرێمی کوردستان هەیە و ئەو بەرزبوونەوەی کە بەخۆی و بینیوە ئەچمە هەولێر پەیامنێرمان ڕامان مستەفا لەوێ لەگەڵمانە ڕامان سڵاوت لێبێ پێمان بڵێ کە نرخی ڕۆنی ئۆتۆمبیل چی بەسەر هاتووە چەند گران بووە. زریان سڵاو لە تۆش بێت وەکەوەی خۆش تاماژت پێدام لەهۆی
گرژیە سەربازەکانی ناوچەکە لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی گشتی و داخرانی گەروی هورمز کاریگەری زۆر هەبوو لەسەر زۆرینەی بابەتەکان بابەتە کاڵاو یان پێداویستیەکانی ڕۆژانە زایمە بە دووەدا چونمان کردووە لەو کاڵایانە شێچێک لەوانە ڕۆنی ئۆتۆمبیلە کە کاریگەری زۆر لەسەر هەبووە ئێستا بە شێوەیەکی بەرچاو ئەوە بەشێکیانانی هەمویانە هەندێک لە زۆرەکانی گۆڕان کاریان بەسەردا هاتووە من هاتوومەتە وەرشەیەک لێرە وەرشەی گۆڕینی ڕۆنی ئۆتۆمبیلە قسە لەگەڵ خاوەنەکەیکەم بزانم گومرگەکەی چۆنە پێشتر چۆن بۆ ئێستا چۆنە ڕوونەکان یان هاوڵاتیەک کە ئێستا بیاوێت ڕۆنی ئۆتۆمبیلەکەی بگۆڕێت لەگەڵ جیاوازەکەی چۆنە لەگەڵ ڕابردوو قوربان سڵاوت لێبێ سپاس دەکەم سەلامت بی پێمان بڵێن نرخی ڕۆن لە ڕابردوو چۆن و پێش جەنگ و ئێستا چۆنە بەهۆی ئەو گرژیانێکە هەبوو خۆی لەگەڵ جەنجی ئەمریکا و ئێراندا ڕوون گران بوو لەبەرەوەی گەروی هورمز قەپات کرا پێشتر ئەمە عایە ڕوونمان مەقسەد بە چل وەرەقە تا 50 وەرەقەی دەماهینە بەس کە قەپات وێست لە نزیکە گەیشتە دەفتەرێک هەتا دەفتەر و 50 لەبەر وێستە نایەتەوە گەروی هورمز دەستۆ سعودیە لێ ڕووندا گران بووە هەروەها بینە سەخاڵەشکەش نفتی خام لە 900 دلارەوە بیتە 20 وەرەقە واتە لێرە شەریکاتەکانش گرانیان کردی هەم لە ئیمارات هەم لە تورکیا هەمیش لە ئەڵمانیەکان هەم بە عامیانی ئێستا ڕوونی تورکی بۆ نمونە تۆزێ گرانتر بۆ بەس لە ڕووی ماوادەکەی چکە بە ئیبراهیم خەلیل دادێتن واتە گومرکی ئاسەیە بەزەکە بینە سەڕوونی ئیماراتی و ئەڵمانی و مارکەکان بە عامەتەن گران بووە چکە پێش دەهاتەوە گەروی هورمز دەهاتەوە بە دەرحەباس کێشە شوانەوە بەس ئێستا دەستۆ سعودیەکە دەستۆ سعودیەش دەمە زۆر گران ڕادەوەستن تۆڵی سێقاتی نرخی پێشووی گران بوو بزەبت سێقات گران بوو چکە لە گەروی هورمز لایەکی شەریکاتەکان گرانیان کردیە باش ئێوە چیتان کردو چۆن دابەشتان کردو نمونەیەکت لایە پێم بڵێ بۆ نمونە شۆفێر پێشتر بە چەند ئەیگۆڕی ئێستا بە چەندەتوانێت وەک نمونە مەقسەد ئەمە پێشتر ئەگە بینە سەر نمونە مەقسەد بیکاشۆ چاتر ڕووی دەخۆ پێشتر ئەمە 15000 وەردەگرت ئێستا لەگە وەزعی گرامەوە دەکەنە 20000 لێرە دەچێشە ماڵ و دوست دەبێت کابرا دەرکا کەلو بیتە 20000 کابرا تەکسیە نازانێت چ مەوزوعە بە عامەتش هەموو شتە گران بووە یعنی نەکبرێن ئەمە مەزوون بە عام هەموو شتە گران بووە ئێستا بیتە 20000 تقریبا زۆرەکانی ڕۆن لێرە هەمویان وەکیەکەنیان توانی ئاماژەیان پێ بدەیت نەخێر هەموو زۆر نەوەکێک نییە ئێستا مەخزوون منە ڕوونی ئەڵمانیمان ئێستا ڕوونە ئەڵمانیا لە شەریکەی SWD تقریبا لە ناو شەریکەی یۆڕێک و دەستن چتە سەری یعنی تو بێزگەل لە گومرجی و بازی هاتن و ئەو شتانەش تقریبا یۆڕێک و دەستن لە ڕقاماتەکان چکە ڕوون بە ڕقاماتە توندەکان تقریبا 90 چتە سەری وەک ئاماش پێگە ڕووی تورکی تۆزە گران بە بەس لە ڕووی ماوات چکە بە ئیبراهیم خەلیل دادی کێشەی نیە بەس ڕوونی ئەڵمانیا ئیماراتیە ئەوانەوە چووە جەناب ئاماژت پێکرد سێقات گران بووە هاوڵاتیان شۆفێران کە سەردانیەوەکەن نیگەرانن گلەی هەن هەیە بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو بەرز بوون بەخۆی تەوان گلەیش زۆرمان لەسەرا یعنی شتەکە لە دەستەمەش نییە یعنی زەختمان زۆر سەر کابرا گلەی دەکە دێر کاکام پێشتر بۆ ئەوەندەم گۆڕێسەر و بیت ئەوەندا یعنی شتەکە بەڕاستی کێشەی لەمەش دروست کردیە ناخۆشە بۆ ئێوەش ڕوبەڕووی ئەو گرفتە بوون طبعا ناخۆشە مەقسەد دەجێش ڕوون دەگۆڕ لێگرا بچە کابرا مەقسەد ڕوون گۆڕ لەک 10000 گرامبی خۆش نییە کابرا دەری لۆ گرام هەیە زەمە فێری دەکەن کاکە وەڵڵی شتەکە لەستەمە نییە با یەک پرسیاری دیکە بکەم دەربارەی بەرزبوونەوەی پلەکانی گەرما وردە پلەکانی گەرما بەرزبوونەوە هیچ هۆشدارێک هەیەەوە بە شۆفێران بدەنیان جیاوازی هەیە لە کوالیتی ڕۆنەکە لەگەڵ وەرزەکانی دیکە بەخۆی طبعا جیاوازی هەیە لەبەر ئێستا سارێش زیۆ نوێەکان داخل بە وەک MG BYD هەر سارە زۆرە نوێەکان داخل بە ئەوانە هەرێکە ڕقمات خۆی هەیە بەس ئەمە لێر تعبیر لە ستەکەین سارە مودیل کەونەکان ئەو سارە مۆدیلانە مەقسەد 016 025 ئەمە ئەویتێتەکەی کێشەی نییە بەس سارە کە زۆر ڕۆیە ئەمە دەبێت تعرف لەگە مەشنەکەی بکەم زانین ئەوە مەشنە ئایا مادیە ئایا کاسکەی جوستە ئایا عەماوەی ئێستا و سارە دەبێت بە پێی زۆری مەشنەکەی ڕوونەکەی لۆ قورسکەین باشە مەبەستم یعنی شۆفێران هۆشداریان پێ ئەدرێت بۆ نمونە لە وەرزی هاویندا زووتر پشکنین بۆ ڕۆنەکانیان بکەن بۆ ئەوی بیگۆڕنیان طبعا ئەمە پێیان دەرێ مەقسەد ئەمە ڕوون گۆڕنێک لە دستانان ئەمە مەقسەد دێنە کابرا 5000 بڕۆ بەس لە هاوینە دێنە کابرا لە 2.5 دەی بگۆڕ یان فعسکەیەوە چکە جارێ سارێ مەقسەد ئایا ڕاتێتە دانامنی عەماوەی هەردەستی ڕۆدەستێتن ئەوە دەبێتەوە کاریەوە کە مەشنەکەت زامی کرد سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکان بەڵێ زریان وەک ئەوەی خاوەنی ئەو وەرشێش ئاماژەی پێدا دیارە نرخەکان زۆر گۆڕانکاری بەسەر داهاتووە بە تایبەت لە تێچووی گواستنەوەکەی لە وڵاتانی دەرەوە کە دەهێنرێت بۆ ناوخۆی کوردستان تێچووەکەی زۆر گران بوو ئەمەش وای کردووە کە هاوڵاتیان ڕۆژانە نیگەران بن چونکە شتێکە پێویستیە ئەمە یەکێکە لەو خەرجیانەی کە بەردەوامە تر ئەمە وای کردووە کە هاوڵاتیانی شنیگەران بن لەو دۆخە لەگەڵ ئەو بابەتانەی دیکەش کە نرخیان زیاد بوو ئەمە شێکی دیکەی کە بارقورسی و بارگرانی بۆ هاوڵاتیان دروستەکە سپاس پەیام نەرمان ڕامان مستەفا لە هەولێرەوە لەگەڵ مام سپاس بۆ خۆت و میوانەکەشت
ڕاوێژکاری دارایی سەرۆکوەزیرانی عێراق 5 بژاردا بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی داراییە خاتەڕوو ئەڵێت وڵاتەکە دووچاری کورتێنان بووەتەوە. مەسەر محەممەد ساڵح بە ئاژانسی هەواڵی عێراقی وتووە بەهۆی دابەزینی هەناردەی نەوت و داخستنی گەروی هورمزەوە عێراق مانگانە ڕوبەڕووی کورتێنانێکی دارایی بە بڕی 9 ملیار و 500 میلیۆن دۆلار بووەتەوە. بۆ ئەمەش وەزارەتی دارایی کار لەسەر پلانێکی فریاگوزاری سێلایەنە ئەکات. ساڵح 5 بژاردەی بۆ چارەسەری کێشەکە خستوۆتە ڕوو کە بریتین لە قەرزی ناوخۆیی بۆ دابینکردنی موچە، قەرزی دەرەکی بۆ پاراستنی جێگیری نەختینەیی، زیادکردنی داهاتی نانەوتی لە ڕێگەی گومرگ و باجەوە، چاکسازی لە کەرتی بانکی بە تایبەتی ڕافیدەین و ڕەشید و چالاکردنی یاسای هاوبەشی نێوان کەرتی گشتی و تایبەت. جەختیشی کردووەتەوە کە سەرکەوتنی ئەم پلانە بەستراوەتەوە بە چاکسازی ڕاستەقینە و ڕێگریکردن لە بەهەدەردانی سامانی گشتی و کەمکردنەوەی پشتبەستن بە نەوت بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانە جیۆپۆلیتیکیەکان. ئێران دامەزراوەیەکی نوێی دروست کردووە بە ناوی دامەزراوەی بەڕێوەبردننی ڕێڕەوی ئاوی کەنداڵ. بەنیازە لە ڕێی ئەو دامەزراوەیەوە کۆنتترۆلی هاتوچۆی گەروی هورمز بکات و سیستمی وەرگرتنی باج لە گەروەکە پێڕۆ بکات. دامەزراوەی ویندوارد ئەڵێت گەروی هورمز ئیتر داخراو نییە بووە بە ڕێڕەوێک کە هێزەکانی ئەمریکا و ئێران ململانەی تیاکەن و دیاری ئەکەن کە کام کەشتیانە پیاە بڕۆن. سەرەڕای بەرهەڵستی وڵاتانی جیهان و کۆمەڵگەی نێودەوڵەتی ئێران لە هەوڵەکانی بەردەوامە بۆ ئەوەی بە فەرمی کۆنتترۆلی گەروی هورمز لای خۆی بهێڵێتەوە. کۆماری ئیسلامی ئێران بەنیازە بە جێبەجێکردنی سیستمێکی نوێی هاتوچۆ و گواستنەوە لە گەروی هورمز کۆنتترۆلی گەروەکە بە ڕەسمی لای خۆی بهێڵێتەوە. ئەوە لە کاتێکدا کە ئەمریکا چەندین جار ناڕەزایەتی و دژایەتی خۆی بۆ ئەو پلانانی ئێران ڕاگەاندووە. لە درێژەی ئەو هەوڵانەدا ئێران دامەزراوی بەڕێوەبردننی ڕێڕەوی ئاوی کەنداوی ڕاگەاندووە بۆ تاو توێکردن و وەرگرتنی باجی گومرجی لەو کەشتیانی بە گەروی هورمزدا دەڕۆن. لە دوای ڕاگەاندنی دامەزراوەکان ناقشەیەکی بڵاو کردوێتەوە و پانتایی کۆنتترۆل و بەڕێوەبردننی گەروی هورمزی دیاری کردووە کە مەودایەکە لە نێوان کێوی موبارەک لە باشووری ئێران بۆ باشووری فوجەیرە لە ئیمارات هەتا کۆتایی دوورگەی قەشم بۆ ئومولقوەین لە ئیمارات. دامەزراوەی بەڕێوەبردننی ڕێڕەوی ئاوی کەنداو ڕایگەاندووە کە ڕۆشتنی کەشتێکان بەو شوێنە دیاریکراوەدا پێویستی بە هەماهەنگی و وەرگرتنی مۆڵەتە لە بەرپرسانی ئێران. ڕێکارەکان و ڕاگەنراوەکانی ئەو دامەزراوە نوێیە کاردانەوەی توندی ئیماراتی لێکەوتۆتەوە. هۆکارەکە شێوەیە کە مەودای دیاریکراوی ئێران بۆ کۆنتترۆلی گەروی هورمز سنوورە ئاویەکانی ئیماراتیش لە خۆ دەگرێت. لایەکی ترەوە سوپای پاسداران ڕۆژی 21 مانگ لە ڕاگەنراوێکدا باسی لەوە کردووە کە لە 24 سەعاتدا ئاسانکاری و هەماهەنگی کردووە بۆ تێپەڕێنی 26 کەشتی لە گەروی هورمزەوە. دیار نییە ئەو ژمارەیەکە لەلایەن سوپای پاسدارانەوە ڕاگەنراوە چەند ڕاستە، بەڵام دامەزراوەی ویندوار تێپەڕێنی سێنەوە تەڵگەری گەورەی VLCC لە ڕۆژی چوارشەمەدا پشتڕاست کردوتەوە. 2 ڕۆژ پێش ئەوە ئەمریکا نەوتەڵگرێکی ئێرانی لە زەریای هەندیدا ڕاگرت و ئەوە سێم نەوتەڵگری ئێرانە کە لەلایەن هێزی دەریای ئەمریکاوە ڕاگیراوە. ویندواردیش لەو بارەوە دەڵێت دەکرێت ئەو لێکدانەوەی بکەین کە گەروی هورمز چیتر داخراو نییە و بووە بە ڕێڕەوێک هێزەکانی ئەمریکا و ئێران ململانی تێدا دەکەن و دیاری دەکەن کام کەشتیانە پیایدا بڕۆن. چاودێران دەڵێن ئێران هەوڵدەدا گەروی هورمز بکە بە ئامڕازێک بۆ وەرگرتنی باج و بەدەستخستنی داهات. کۆنوانسیۆنی نەتۆی یەکگرتووەکان دەڵێ وەرگرتنی باج لە ئاوە ئازادەکاندا نایاساییە و ناکرێ پارە و باج لەو کەشتیانە وەربگیرێ کە ئاشتیانە بە ئاوە ئازادەکاندا تێدەپەڕن. عێراق و پاکستان و هیندستان ڕێکەوتنیان لەگەڵ ئێران کردووە و بە گوێرەی ڕێکەوتنەکە باجیان لێوەرناگیرێ، بەڵام کەشتینەوە تەڵگری وڵاتانی دیکە تا 2 ملیۆن دلار باجیان بە شێوەی یوان و دراوی دیجیتاڵی لێوەردەگیرێت. جەنگی ئەمریکا ئیسرائیل و ئێران داخرانی گەروی هورمز و گەماڕۆی بەندەرەکانی ئێران لەلایەن ئەمریکاوە هاتوچۆکانی نۆکەندی پەنەمای لە ئاستێکی بەرچاوە بەرز کردوێتەوە، زۆری نەماوە بگاتە لوتکەی توانای نۆکەندەکە. هۆکاری سەرەکیش بەرزبوونەوەی هاتوچۆی نەوت هەڵگرەکانە. با لەم بارەیەوە بینەری راپۆرتێک بین.
داخرانی گەروی هورمز و گەمارۆدانی بەندەرەکانی ئێران لەلایەن ئەمریکاوە گۆڕانکاری بەسەر ڕێڕەوە کشتیوانیەکانی جیهاندا هێناوە. یەکێک لەو گۆڕانکاریانە ئەوەیە هاتوچۆ لە نۆکەندی پەنەماوە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە و لالووتکەی توانای نۆکەندەکە نزیک بۆتەوە. بە گوێرەی راپۆرتەکانی کۆمەڵەی نێودەوڵەتی کەشتیوانی، ترانزیتی کەشتیەکان لا نۆکەندی پەنەماوە لە ڕووی ژمارەوە بە بەراورد بە هەمان کاتی ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە 8% بەرز بۆتەوە. هۆکاری سەرەکیەم بەرزبوونەوەیە هاتوچۆی نەوەتەڵگرەکانە. لە دوای جێبەجێکردنی ئاگربەست لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران، ترامپ گەمارۆی خستە سەر بەندەرەکانی ئێران و ڕێگری کرد لە هاتوون و چوونی و کەشتیانەی بەرەو بەندەرەکانی ئێران دەچن یاخود لە بەندەرەکانی ئێرانەوە دێن. بە گوێرەی راپۆرتی کۆمپانیای کلیپەر بۆ بەدواداچوونی داتاکانی کەشتیوانی لا کاتی گەمارۆکانەوە هەتا ئێستا هیچ کەشتیەک کە ئاڵگری نەوتی ئێران بوو بێت نەیتوانیوە لە گەمارۆکانەوە تێپەڕێت و دەرباز ببێت. هەر لەو راپۆرتەشدا باز لەوە کراوە کە لە ماوەی گەمارۆکاندا ئێران قەبارێکی بەرچاو نەوتی لاکەنەدا و لا نەوت هەڵگرەکان و هەروەها لە کۆگاکانی ناوخۆی وڵات هەڵگرتووە. داتاکانی پێیوەست بە نەوتی کۆگاکراوی ئێران لا دەرەوەی گەمارۆکان خستۆتە ڕوو. لە ماوەی مانگی ڕابردوودا نەوتی کۆگاکراوی سەردەریای ئێران لا 122 میلیۆن بەرمیلەوە بۆ 89 میلیۆن بەرمیل کەمی کردووە. پێشبینیش دەکرێت کافرۆشتنی و بڕەش کەماوە قورس نەبێت و بتوانێت باچینی بفرۆشێت. کەیپڵەر جەخت لەوە دەکاتەوە کە ئەگەر گەماروی دەریای ئەمریکا لەسەر بەندەرەکانی ئێران بەردەوام بێت، داهاتە نەوتیەکانی ئێران لا ماوەی 6 بۆ 7 ڕۆژدا سفر دەبێتەوە. با دەربارەی ئەم نۆکەندە هەندێک داتا و ژمارە بخەینە ڕووەک و باسم کرد بۆ هۆی داخرانی گەروی هورمزەوە. ئیتر ڕێڕەوەکان گۆڕاون، هەندێک لەو ڕێڕەوانە زەختێکی زۆریان خراوەتە سەر لەبەرەوەی کە ئیتر کەشتیەکان ناچارن لە گەروی هورمزەوە نەڕۆن و لەوێەوە بڕۆن. ئێستا یەکێک لەوانە پانەمایە کە ئەو کەشتیانە کە ڕۆژانە پیای تێ ئەپەڕەن نزیک بۆتەوە لە لووتکە. هەر دەتوانین بڵێن بۆت گەیشتوتە لووتکە. ئێستا 38 کەشتی ڕۆژانە پیای ئەڕوا کە لووتکەی تواناکەی 40 کەشتیە. ئەم نۆکەندە نۆکەندی پانەما زەریای ئەتلەسی بە زەریای هێمن ئەبەستێتەوە. ساڵی 1940 نۆکەندەکە کراوەتەوە، بەڵام ساڵی 2016 پەرەی پێدراوە، فراوانتر کراوە. ئەو کەشتیانەکە ئەتوانن پیای بڕن قەبارەیان گەورەتر کراوە. پێشتر کەشتی پاناماکس ئەیتوانی پیای بڕوا، دواتر کە پەرەی پێدرا نێو پاناماکسی جەستا پیاڕوا کە قەبارەی کەشتیەکان و ئەو بارەکە ئەتوانن بیگوازنەوە زیاترە. تێچی پەرەپێدانەکەشی 5 ملیار و 250 میلیۆن دۆلار بووە. با بچینە لای زانیاریەکانی ترمان ئەڵبەتە یەکێک لە هۆکارەکان کە ئێستا ژمارە ئەو کەشتیانە زۆر بووە کە بە پانامایە ئەڕۆنەوەیەکە ئەو نەوت هەڵگرانەی ئێران کە نەوتیان لەسەر دەریا ڕاگرتبوو کۆگایان کردبوو ئێستا بەوەیە ئەڕۆنوە نەوتەکە ئەفرۆشن. بەڵام بەڵێن قەبارەی و نەوتی ئێرانیش کەم بۆ تۆ ئیتر ژمارە و کەشتیانش کەمە بێتەوە. ئەگەر هاوکارانم یارمەتی دەربن و زانیاریەکانی ترمان بنێ جۆری ئەو کەشتیانە وەکووتم کە بە پانامایە ئەڕۆن پاناماکس و نێو پاناماکسن. نێو پاناماکسەکان گەورەترن، قەبارەیان چ درێژی و چپانیان و قەبارەیەکی زیاتر بار هەڵەگرن. بەو پێش کە قەبارەیەکی زیاتر بار هەڵەگرن تێچووی هەر کۆنتێنەرێک کەمتر ئەبێتەوە، تێچوێکی کەمتر بە وڵاتان بە دوای خۆیان هێنێت. ئەو کەشتیانە کە بە پانامای هاتوچۆیان کردووە بێگومان وشکە ساڵی بۆ هۆیەوەی کە زۆر داببەزە ژمارەی کەشتیەکان. بۆچی؟ لەبەرەوەی کە هەر ئێستا لەم ئینفۆگرافیکا لە وێنەکانە ئەیبینین ئەم نۆکەندە نۆکەندێکی زۆر زۆر باریکە و بەتەواتی پشت بە ئاو ئەبەستێ. ئەگەر بێت و ئاستی ئاوەکە کەم بکات و ئەبێتە هۆکاریەوەی کە ئاستەنگی تێبکەوێت کارەکانی نۆکەندەکە. پێش وشکە ساڵی ساڵانە 14,000 کەشتی بەو نۆکەندەیە ئەڕۆشتن. ساڵی 2024 11,240 کەشتی بوون کە ساڵی 2025 هەرچەندە هەندێک باشتر بوو، بەڵام هێشتا هەر نەگەیشتە بارودۆخی پێش وشکە ساڵیەکە. با بچینە لای زانیاریەکانی تر و باسی ئێستاش بکەم کەیتر وەکووتم هاتوچەی کەشتیەکان لە لووتکەی توانای نۆکەندەکە نزیک بووەتەوە. لە دوای جەنگ لە دوای ئەم جەنگەی ئێرانەوە کە کاناڵی سوێس دای لەبوردنەکەم کە گەروی هورمز داخرا، تێکڕای ڕۆژانە کە کەشتی بە نۆکەندەکە ئاڕاستی و هەشت کەشتیە. لووتکەی توانای نۆکەندەکە ئەوتە 38 بۆ 40 کەشتی. ئەگەر وای دانین کە چلیش بە هیچی وای نەماوەکە لە لووتکە نزیک بکرێتەوە. جابیرمان نەچێ هەر کەشتێک کە بۆ نۆکەندەیە تێپەڕ ئەبێت 8 سعات بۆ 10 سعاتی پێویستە بۆیە هاتوچۆکە ئابۆ قەبارەیە
ئەتوانین بڵێن زۆر نییە، بەرچاو نییە. گەشەی کردووە تێپەڕێنی کەشتەکان لە دوای جەنگە و وەکوتم 108 بەرزبوونەوەی تۆمار کردووە لە ڕووی ژمارەی ئەو کەشتیانەوە کە بەم نۆکەندەیە تێئەپەڕن. با بچینە لای داتاکانی تر و باسی زانیاری زیاتر بکەین. زۆرتر ئەو وڵاتانە کە پشت بەم نۆکەندە ئەبەستن ئەمریکایە، چینە، کۆریای باشوورەوە ئەو وڵاتانە زۆر بۆ بازرگانیەکەیان پشتیان پێبەستووە. قەبارەی بار و بازرگانی لە نۆکەندی پاناما ساڵی 2024 423 ملیۆن و 100 هزار تۆن کاڵا بەم نۆکەندەیە بازرگانی پێوەکرا. ساڵی 2025 بۆ 489 ملیۆن و 100 هزار تۆن بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. بێگومان لە دوای جەنگەکەەوە ئەم قەبارەیە بەرزتریش بۆ تۆ هێشتا داتاکان بە دیاریکراوی نەخراونە ڕۆبا بچینە لای بابەتەکانی ترمان هەرداربارەی پاناما. لە ڕووی داهاتەوە پاناما ساڵی 2024 4.99 میلیارد دلار داهاتی هێناوە، داهاتی هەبووە ساڵی 2025 بۆ 5 میلیارد و 710 میلیۆن دلار بەرز بووەتەوە. و ئەگەرمانە تەنها قازانجەکە ینی پوختەی قازانجەکەش لە بەرچاو بگرین لەبەرەوەیکە بەشێکی ئەم داهاتە بە تێچوو بابەتی هاوشێوە ئەڕوا پوختەی قازانجەکەی ساڵی 2024 3 میلیارد و 440 میلیۆن دلار بۆ ساڵی 2025 بۆ 4 میلیارد و 130 میلیۆن دلار بەرز بووەتەوە. با بزانین چی ترمان هەیە هەر لەم بارەیەوە گرنگترین بەکارهێنەران هەروەکو ئاماژەم پێدا ئەمریکا، چین، ژاپۆن، کۆریای باشوور و چیلی گرنگترین ئەو 5 وڵاتن کە بۆ بازرگانی بۆ هاتوچەی کەشتیەکانیان پشت بە نۆکەندی پاناما ئەبەستن. ئەگەر زانیاری ترمان هەبێ هەر لەم بارەیەوە بۆی کە باسی بکەین گرنگترین ئەو بەرهەمانش کە بە پانامایە بازرگانیان پێواکرێ هاتوچۆکەن. یەکەمیان ئەو کەشتیانن کە هەڵگەری کۆنتێنەرن، جا کۆنتێنەرەکە هەر جۆرە کاڵا و شمەکێک لە خۆ بگرێ. نەوت و بەرهەمە نەوتیەکان بابەتێکی ترن کە لە نۆکەندەکەەوە بازرگانیان پێواکرێ غازی سروشتی و غازی شل LNG و LPG دوو بەرهەمی گرنگی ترن کە لەو نۆکەندەوە ئەڕۆن. دانەوێڵە و ئۆتۆمبیلیش دوو بابەتی ترن کە لەوێەوە بە زۆری لە ڕیزبەندەکانی سەرۆن بۆ بازرگانی کردن و بۆ ترانزێت لە پاناماوە. لەم بارەیەوە ئەمە کۆتا داتاوژمارەمان بوو، بەڵام هەرم گۆڕانکاریانە هەرداخرانی گەروی هورمز گۆڕانکاری کردووە لە پەیوەندی وڵاتانی شاوڵاتان و سەرکردەکانیان ئەگەڕێن بۆ ئەوەی کە پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتان گۆڕانکاری بەسەرابێن لە بڕێکە جیۆپۆلیتیکی ناوچەکە گۆڕانکاری بەسەرا هاتووە. هەر لە درێژەی ئەم هەوڵانەشە بەریتانیا گرێبەستێکی بازرگانی لەگەڵ 6 وڵاتی ئەندام لە ئەنجومەنی هاریکاری کەندا و ئیمزا کردووە. سەرۆکوەزیرانی ئەو وڵاتش ئەڵێت ئەو گرێبەستە ساڵانە نزیکەی 5 میلیارد دلار سوودی بازرگانی بۆ بەریتانیا بەدوای خۆیان هێنێ. جەختیش لەوە کاتەوە کە ئەو گرێبەستە چالاکیەکانی کۆمپانیا بەریتانیەکان لە وڵاتانی کەندا و ئاسانترەکات و ئەتوانن بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان پشت بە وڵاتانە بەستن و ئاسانتر لە ڕابردوو دەستیان بە بازاڕەکانیان بگات. سکرتێری ژووری بازرگانی بەریتانیاش ئەڵێ دەو گرێبەستە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی متمانەی بازرگانی. ئەو گرێبەستە سێم گرێبەستی کابینەی ستارمەرە لە دوای گرێبەستەکانی لەگەڵ هندستان و کۆریای باشوور. ستارمەر ئەڵێت گرێبەستی بازرگانی لەگەڵ 6 وڵاتەکەی ئەنجومەنی هاریکاری کەندا و سەرکەوتنێکی گەورەیە بۆ کرێکاران و بزنسەکانی بەریتانیا. ئەوەی یەکەم جارە وڵاتێکی ئەندام لە G7 گرێبەستێکی لەو جۆرە لەگەڵ وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و ئیمزا بکات. با هەر دەربارەی ئەم گرێبەستە کە وتم بەریتانیا لەگەڵ وڵاتانی هاریکاری کەندا و هەیبووە باسی داتاوژمارەکانی بکەین، باسێکی پەیوەندیە بازرگانیەکانی بەریتانیا و ئەو وڵاتانەژەکەین بێگومان بە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانیان. گرێبەستەکە لە نێوان بەریتانیا و ئەم 6 وڵاتە بووە: سعودیە، ئیمارات، قەتەر، کوێیت، عۆمان و بەحرین. وەکووتم ئەمە یەکەم جارە کە وڵاتێکی ئەندام لە G7 واتا بەریتانیا لەگەڵ وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و گرێبەستی لەو جۆرە ئیمزا بکات و ئەمە سێهەم گرێبەستی گەورەی ستارمەرە سەرۆکوەزیرانی بەریتانیا. کاریگەریەکەی چییە بێت؟ بێگومان سەرۆکوەزیرانی بەریتانیا ئاڵێت ئەمە بەهای ئابووری بۆ بەریتانیا بە بڕی 4 میلیارد و 700 میلیۆن دلاری ساڵانە بەدوای خۆیان هێنێ، واتە ئاڵێ بەم بڕە کاریگەری لەسەر GDP بەریتانیا دروست دەکات و ئاڵێ حەقدەستەکان بە بڕی 2 میلیارد و 400 میلیۆن دلار
بەرز ئەکاتەوە زۆر گەشتبینە هەرچەند دەڵێ ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ کرێکاران و بۆ هاوڵاتیانی بەریتانیا بەڵام مەزانین کە حیزبەکەی ستارمەر لە هەڵبژاردننی پێشوە باجی گەورەیدا کەمکردنەوەی باجی گومرگی گرێبەستەکە ئەمە لە خۆگرێت 780 میلیۆن دلار باجی گومرگی کەم ئەکرێتەوە لەسەر ئەو بەرهەمانە کە بۆ وڵاتانی هاریکاری کەندا و هەناردە ئەکرێت لەلایەن بەریتانیا و واتە 93 هەناردەی بەریتانیا لە خۆ ئەگرێت ئەم گرێبەستەکە لە نێوان بەریتانیا و ئەنجمەنی هاریکاری کەندا و ئیمزا کراوە ئەڵێ بە خێرایی 460 میلیۆن دلاری ساڵانە باج کەمەکرێتەوە لەسەر و بەرهەمانەکەوە کووتم لە بەریتانیا و بۆ وڵاتانی هاریکاری کەندا و هەنارداکرێت واگەرمێ باسی قەباری بازرگانی بەریتانیا و ئەو وڵاتانەتان بۆ بکەم بە دیاریکراوی 77 میلیارد دلاری ساڵانەیەوە تا قەباری بازرگانی دوولانی بەریتانیا لەگەڵ ئەو شەژ وڵاتە کە ئێستا گرێبەستی بازرگانی ئازادیان پێکەوە ئیمزا کردووە هەناردەی بەریتانیا بە زۆری بۆ وڵاتانی هاریکاری کەندا و ئەم بەرهەمانە لە خۆگرێت بەرهەمەکان و ئامرازەکانی پێیوەست بە بۆشایی ئاسمان سیستمی بەرگری بابەتێکی ترە کە بەریتانیا هەناردەیەکا بۆ وڵاتانە ئۆتۆمبیل و دەرمان و جۆرە جیاوازەکانی خزمەتگوزاری وەکو خزمەتگوزاری دارایی و پەروەردە و خزمەتگوزاری بانکی ئەم خزمەتگوزاریانن کە بەریتانیا هەناردەیەکا بۆ وڵاتانی هاریکاری کەندا و با بچینە لای و بابەتانە کە لە وڵاتانەوە بۆ بەریتانیا هەناردەکرێت بێگومانم وڵاتانە وڵاتانێکن بە ژێرخانێکی بەهێزی نەوت و غازەوە بۆیە سەرەکیترین بەرهەم کە هەناردەی بکەن بۆ بەریتانیا نەوتی خاوە غازی سروشتیە ئەمە دوو سەرەکیترینن پترۆکیمیایە بێگومان کە ئەویشە پێوەستە بۆ بابەتە پێینی کیمیای و پلاستیکیش دیستانەوە هەرە گەڕێتەوە بۆ ئەو ژێرخانە بەهێزە کە باسم کرد و ئەم وڵاتانە هەناردەی ئەکەن بۆ بەریتانیا کۆی بەرهەمی ناوخۆشیانە گەرمانوێ بەراوردێک بکەین لە نێوان ئەم دوولایەنە کەم گرێبەستە گەورانی ئیمزا کردو بەریتانیا کۆی بەرهەمی ناوخۆکی 4 تریلیۆن دۆلارە و ئەنجمەنی هاوکاری کەندا و کۆی بەرهەمی ناوخۆیەکان ئەو وڵاتانە 2.4 تریلیۆن دۆلارە زانینە وڵاتانە ژمارەی دانیشتوانیان بە بەراورد کەمترا بەریتانیا ژماری دانیشتوانەکەی 7 میلیۆن کەسە ئەنجمەنی هاوکاری کەندا ئەم شەش وڵاتە هەموو پێکەوە جا ئەگەنا نزیکەی 6 میلیۆن کەس 59 میلیۆن کەسن بە دیاری کراوی ئەگەر هەڵە نەبمە کۆتا زانیاریمان بوو بەڵێ لەم بارەیەوە بابەتێکی ترکە زۆر سەرنجڕاکێش بۆ بووکە سەرڕایەوەی کە جەنگی ئەمریکا و ئیسرائیل و ئێران و داخرانی ڕێڕەوە بازرگانیەکان و بەرزبوونەوەی نرخی وزە و سوتەمەنی ئاستەنگی بۆ هەموو وڵاتانی جیهان و لەوانش ئەوروپا دروست کردووە بەڵام کۆمپانیاکانی تەکنەلۆژیا و زیرەکی دەستکردی ئەوروپا لە ماوەی چەند هەفتەی ڕابردووە گەشەی بەرچاویان بەخۆیانەوە بینیوە بە گوێرە راپۆرتێکی ڕۆیتەرز بازاڕی پشکەکانی تەکنەلۆژیای ئەوروپا لە کاتی دەستپێکی جەنگی ئەمریکا ئیسرائیل و ئێرانەوە نزیکەی 10% بەرز بوونەوە سەرەڕای لێکەوتە ئابوووریەکانی جەنگی ئەمریکا، ئیسرائیل و ئێران، کۆمپانیەکانی تەکنەلۆژیا و زیرەکی دەستکردی ئەوروپا لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا گەشەی بەرچاویان بەخۆیانەوە بینیوە. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆیتەرز بەهۆی جەنگ و قەیرانی وزە و بەرزبوونەوەی نرخی نەوت کە لێکەوتەی سەرەکی جەنگەکەن دیدگای ئابووری ئەوروپا لاواز بووە و بازاری پشکەکانی ئەوروپا بەراورد بە بازاری ئەمریکا ئەدایەکی لاوازیان هەبووە. لە هەمان کاتدا چالاکی ئابوووریەکانی ناوچەی یۆرۆ لە مانگی ئایاردا بۆ نزمترین ئاست لە ماوەی زیاتر لە 2 ساڵی ڕابردوودا دابەزیوە. سەرڕای هەموو ئەمانە بە گوێرەی بەدواداچوونەکان بەشێکی بەرچاوی گەشەی بازاری پشکەکانی ئەوروپا بۆی کۆمپانیەکانی زیرەکی دەستکردەوە بووە. ئەو کۆمپانیایانە لە دوو بەشی سەرەکیدا چالاکی دەکەن. یەکەم بەرەمهێنانی ئامرازەکان و چیپە نیمچەگەیەنەرەکان، دووەم پەرەپێدانی ژێرخانەکانی زیرەکی دەستکرد لەوانە ناوەندەکانی داتا و تۆڕی گواستنەوەی کارەبا. ئابووریناسێکی کۆمپانیای TS لۆمبارد دەڵێت ئەدای پشکەکانی کۆمپانیەکانی زیرەکی دەستکردی ئەوروپا لە مانگی نیسانەوە هەتا ئێستا نزیک بووە لە ئەدای پێنوێنی تەکنەلۆژیای نازداکی ئەمریکا کە دووەم گەورەترین بازاری پشکەکانی جیهانە. جەختیشی لەوە کردوتەوە کەوە بەرهێنەران سەرڕای ئەو ژینگە نەرێنیەی بەهۆی جەنگ و پاشەکشەی ئابووریەوە لە بازارەکانی جیهاندا دروست بوو هێشتا گەشببینن بە گەشەی زیرەکی دەستکرد لە درێژخایەندا. ڕۆیتەرز لە راپۆرتەکەشیدا باز لەوەش دەکات کەوە بەرهێنانی ئەوروپا لە کەرتی بەرگەری و ئاسایشی وزە و ژێرخانەکانی زیرەکی دەستکرد لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەرز بووتەوە و جەنگی ئێرانیش بووەتە هۆی بەهێزتربوونی وەبەرهێنان لەو کەرتانەدا. بازاری پشکەکانی تەکنەلۆژیای ئەوروپا لە کاتی دەستپێکی جەنگی ئەمریکا، ئیسرائیل و ئێرانەوە نزیکەی لە 100% بەرز بووتەوە و لە ماوەی هەفتەی ڕابردوودا گەیشتوتە بەرزترین ئاست لە ساڵی 2000ەوە.
لێرە باسی توێژینەوەیەکتان بۆکەم کە لە ساڵی 2025 بۆ یەکەم جار بەرهەمێنانی کارەبا لە سۆلار پانەڵەکانەوە پێش خەڵوز کەوتوێتەوە بابەتێکی گرنگە بۆ هەموو جیهان نەزانین کە لەو ڕۆچین پێشەنگەوە لەم بارودۆخەی ئێستا کە نرخی سوتەمەنی بەرز بۆتەوە بابەتێکی زۆر بەرچاوە. ساڵی 2025 وڵاتانە کە کارەبان لە سۆلار پانەڵەکانەوە بەرهەمهێناوە چین بووە کە 45 ئەم بەرهەمهێنانی کارەبا لای چین بووە کە 1175 تەراوات سەعاتی بەرهەمهێناوە. ئەمریکا بە جیاوازێکی زۆر لە ڕیزبەندی دووەمە 115 لەلا بووە بە 384 تەراوات سەعات، هەندستان بە 196 تەراوات سەعات لە ڕیزبەندی سێمە، ژاپۆن بە 101 تەراوات سەعات لە ڕیزبەندی چوارەمە، دواتر وڵاتانی ئەڵمانیا و بەرازیل و ئیسپانیا و ئوسترالیا دێن لە ڕیزبەندیەکانی دواترە. با بچینە لای زانیاریەکانی ترچین ئابم ئاستە لە بەرهەمهێنان ئەتوانێم هەلە بۆ خۆی بخۆزێتەوە کاریگەری گەورە و داهاتی گەورە بۆ خۆی بەدەست بخات ئێستا کە نرخی سوتەمەنی گران بووە. لێرەیە چارتێکمان هەیە، ئەم چارتە زۆر گرنگە. لە ساڵی 2015 بۆ 2025 بەرهەمهێنان لە سۆلار پانەڵەکانەوە دەهێندە زیادی کردو. ئەگە لێرەوە سەرنج بدەین لە ساڵی 2005ەوە وردە بەرهەمهێنان ئەم سەوزە ئەگەر سەیری بکەین بەرهەمهێنان لە ڕێگەی وزەی خاوێنەوەیە وردە زیادی کردووە و سەوزە تۆخەکە لە ڕێگەی سۆلار پانەڵەکانەوەی بە دیاریکراوی سەوزە کاڵەکە ینی ئەو سوتەمەنیانە یان ئەو کارەبایە کە لە سوتەمەنی خاوێن بەکاردێ بەگشتی، بەڵام بە دیاریکراوی تۆخەکە سۆلار پانەڵەکانن ئەسڵەن ئەبینین کە سوتەمەنیە بەردینیەکان لە هەندێک ساڵە تەنانەت بەکارهێنانەکەی پاشەکشی گەورەی بەخۆیەوە بینیوە لەوانە ساڵی 2020 کە ئەوە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ بێگومان ئەو پاشەکشی ئابوووریە لە کاتی کۆڕۆنایە هەبوو بەکارهێنانی سوتەمەنی بەردینکەم بوو، بەڵامە بینین کە لێرەیە لە ساڵی 2025 بە تەواوەتی بەکارهێنانی کارەبا لە وزەی خاوێن و بە تایبەتی سۆلار پانەڵەکان بەرزبوونەوەی بە بەرچاوی بەخۆیەوە بینیوە. با بچینە لای زانیاریەکانی تر دامەزراوەیەکی بەناوبانکەیە سۆلار پاوەڕ یۆرۆپ ئەڵێ بەرهەمێنانی کارەبا لە ڕێگەی سۆلار پانەڵەکانەوە توانێت لە ساڵ 2026 67 میلیارد دلار تێچوو بە ئەوروپا بگەڕێتەوە بابەتێکی گرنگە. بەرهەمهێنانی وزە لە ساڵی 2025 بە ڕیزبەندی ئابم شێوەیە بۆ سوتەمەنی بەردین 155 نزیکەی نیوەی لە ڕێگەی سوتەمەنی بەردینەوە بووە، وزە خاوێنەکان لە 135.5 و هەروەهاوی لە ڕێگەی وزەی ئەتۆمەوەی وزەی ئەتۆمی ژەزانین بابەتێکە کە کەمتر جەوپیسەکە ئەچێتە ڕیزبەندی ئەو بەرهەمانەوە کە ئەچێتە ڕیزبەندی وزەی خاوێنەوە 109.4 کارەبا لە بێگومان وزەی ئەتۆمەوە بەرهەم هاتووە. ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەوە و کۆتا هەواڵی ئابووری ئەمڕۆی کورسان نیوز بوو کە بە یارمەتی هاوکارانم پێشکەشم کردن. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.